دوای نیگەرانی و ناڕەزایەتیەکانی دانیشتوانی یەکەکانی نیشتەجێبوون لە هەمبار گرانکردنی نرخی کارەبا بۆ داهێندەی نرخی پێشووی لیژنەی پیشەسازی وزە و سامانە سروشتیەکان لە ئەنجومەنی پارێزگای هەولێر لە راپۆرتێکیاندا باز لە گازندەی هاوڵاتیانی یەکەکانی نیشتەجێبوون دەکەن. هاوڵاتیانی گەڕەکە هەژارنشینەکانیش دەڵێن پێدانی کارەبای نیشتیمانیان لەسەر کەم کراوەتەوە و نرخی کارەبای مۆلیدەشیان لەسەر زیاد کردوون. لە راپۆرتەکەشیاندا ئەنجومەنی پارێزگای هەولێر داوای کەمکردنەوەی نرخی کارەبا دەکات. کۆبوونەوەی ئەوڕۆ زیاتر لەسەر ئەوەیە گلەی خەڵکی سێتیەکان و گلەی خەڵکی گەڕەکە هەژارنشینەکان لە شاری هەولێر کۆ بکەینەوە لێرە مناقەشەی لەسەر بکەین و وەکو پێشنیارێک بیدەینە وەزارەتی کارەبا ئیشی لەسەر بکەن ینی پێداچوونەوە بەو نرخە زۆرێ بکە کە ئێستا لەسەر شانی هاوڵاتیان لەسەریان زیاد نەکراوە بەو شێوەیە کە بەڕەسمی، بەڵام کەمکردنەوەی سعاتی کارەبا ئەبێتە هۆی ئەوەی پارەی زیاتری مۆلیدە بدرێ لە گەڕەکە هەژارنشینەکان، ئەوانیش پارەیان لەسەر زیادە بێت. هەولێر وەکو محافەزە لە کارەبای وەتەنی لە کارەبای نیشتیمانی زۆر کەمترە لەوەی ئەگە بەراورد بکەیت بە سولەیمانی و دووە. ئەوە تەوەرێک. تەوەری دووەمیش ئەوەیە نرخی یەکەی کارەبا یاخود هەر کیلۆواتێک کارەبا ئەوەی حکومەت دایناوە پارەیەکی زۆرە. بەڕێوەبەری مۆلدە ئەهلیەکانی هەولێر باز لەوە دەکات لە ئێستادا بەرزبوونەوەی نرخی گازوایل بۆ دوو هێندەی چەند ساڵێک بەر لە ئێستا هۆکاری سەرچیە بۆ زیادبوونی نرخی کارەبای مۆلیدەکان. لەبارەی پێدانی کاتژمێرەکانی کارەباشەوە دەڵێت لە مانگەکانی 6 278 کاتژمێر و لە مانگی 7 بە دیاریکراوی 315 کاتژمێر کارەبای مۆلیدا بە هاوڵاتیان دراوە. لە هەمان کاتە نرخی گازوایلیش دەوری زۆرە. ئەمە پێشتر کە نرخی 2 ساڵ پێشستا نرخی گازوایل لە بینی 400 تا 500 دینار بوو. زۆر فەرقی هەبوو لە ئێستا کە هەمومان دەزانین نرخی هەنا نرخی بنزین بزانە گەیشتە 1000 دینار. نرخی گازوایل پێش فترێک بۆ نێزیک 1100 دینار. ئێستاش بە هەمان شێوە نرخی گازوایل یعنی نرخی گازوایل و ژمارەی کاتژمێرەکان دەوری سەرەکی هەیە لە گرانبوونی نرخی 1 ئەمپێر. بەهۆی زیادبوونی نائاسایی نرخی کارەبای نیشتیمانی بە ناوی پریپەید و کارەبای 24 کاتژمێری هاوڵاتیان وەک کرێچیان لێ هاتووە. وەک هاوڵاتیان خۆشیان باسی لێوە دەکەن مانگانە دەبێت 250,000 دینار بدەن بە کارەبای پریپەید. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.